إيمان داراني بريس لو تاري أمرودا إن شاء الله تعالى لخدمتي ودا آيني إسلام پێداویستی سەرەکی ژیانە. لەم زمانەی ئەمڕۆی من و توودا خەڵکانێکی زۆر بە هەر ڕێگایەک بێ، بە هەر شێوازێک بێ، بانگەشەیەکی بەرفراوان، دەعمێکی زیاتر بۆ ئەوەی خەڵکانێک کە چەنەهای چەند ساڵە ئەو خوایی کە دروستی کردووە، ئەو پەیامەی کە هێناوێتی قورئانە، خودای گەورە ناردووێتی بۆ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام و بۆ پێغەمبەرانی تریش هەر ئەو خوایەیە کە پەیامێکی ناردووە، بەڵام ئەیان ئەوێ مرۆڤەکان لەسەر فیترەت و پاکێتی خۆی دەربکەن بەرەو شێوازێکی تر، بەرەو ئەوەی کە خۆیان ویستیان ئەبێ لەسەری. گرنگی ئاینی ئیسلامی پیرۆز بۆچی لەم کات و ساتەدا بۆ مرۆڤ، بۆی ئێمەی موسڵمان، بۆ ئەوانەیشی کە موسڵمان نین، چونکە ئیسلام هاتووە پارێزگاری لە تۆ بکە ئەی موسڵمان، و ئەوەیشی موسڵمان نێر هاتووە پارێزگاریت لێ بکە لەم پێنج شتەدا. یەکەمیان ئەوەیە کە پێی دەڵێن حفظ الضروريات الخمس لە ئاینی شەرعی ئیسلامی پیرۆزدا. یەکێ لەوانە حفظ الدین، ئەم ئیسلامە دێ دینەکەت دەپارێزێ، لەسەر هەرچی دینێک بی ئەو دینەت بە جوانی دەپارێزێ بێ دەستکاری کردن. دووەمیانەوەیە ئەبێتە مایەی حفظ للنفس، نفسی تۆ دەپارێزێ، هەر تاکێک هەر کەسێک واتە نایلێ کەس تەعدا لە نەفست بکا. سێهەمیان شەرەف و ناموست دەپارێزێ ئەم ئیسلامە، حفظ العرض، واتە ناموس و شەرەفت پارێزراوە بێ لە چوارچێوەی ئاینی ئیسلامی پیرۆزە. چوارەمیان پاراستنی عەقڵ، واتە هەموو مرۆڤێک عەقڵی ئەبێ پارێزراو بێ لە ئاینی ئیسلامی پیرۆزدا. پێنجەمیانش حفظ المال، واتە ماڵت، پارە و پولت ئەم ئیسلامای پارێزێ. هەر وڵاتێک هەر شوێنێک بە قسەی ئەو دینە بکە، ئەم ئیسلامە شیرینە بکە، تۆ زەمانی لەم پێنجتە، هیچ ترست نییە. ئێستا لە وڵات و هەموو وڵاتەکانە بینی چونکە ئەم ئیسلامە بەرپا ناکرێ، خەڵک ئەمین نییە لەمانە، ئەمین نییە لە نەفسی خۆی، لە ماڵی خۆی، لە عەقڵی خۆی، لە ژیانی خۆی، لە پارە و پولی خۆی. بەڵام ئیسلام بێ ئەمە هەمووی ئەی پارێزێ بۆت. لە هەمان کاتشدا بۆ ئەمانە هەمووی تۆڵەی داناوە. خوای پەروەردگارە فەرمێ ئەگە مرۆڤێ مرۆڤێکی کوشت ئەبێ قیساسی لەگەڵا بکرێ، و ئەوەکانی ترش ئەگە مرۆڤێک کەسێکی ئەندامێکی لە کار خست مرۆڤێک، شەرع مقابلی داناوە. هەر کەسێ ماڵێکی برد و دزی، خوا مقابلی داناوە. هەمووی هەتا ئەڕوا ئیمانداران شتێکمان نییە لەم ئاینە پیرۆزەی ئێمەدا تەعدا بێ و مقابلەکەی نەبێ، بەرامبەری تۆڵە سەندەوە نەبێ. لاپەڕەکان هەڵدەینەوە قورئان باز ئەو ئەحکامە جوانە و شیرینەمان بۆ دەکا. ئەمە یەکەمیان. دووەمیان ئیسلام ئاینی فیترەتە ئیمانداران. دووەمیان بۆ ئیسلام بکەینە بەرنامەی ژیانمان، چونکە ئەو فیترەتە پاکەمان تێلێتەوە. ئێستا گەرەکیانە دینمان بگۆڕن، گەرەکیان کە دینیان گۆڕین، ئەو کاتە پاشانش چیەکەن؟ دووەمیان نەفسمانشە گۆڕن، و پاشانش چیەکەن؟ عەقڵمانشە گۆڕن، و پاشان تەماحەکەنە فیترەتە پاکەکەمان کە هەمانە ناموس و ئابروومان یەواش یەواش دەریبێنن لە ژێر دەستماندا، بۆ ئەوی بکەوێتە ژێری دەستی خۆیان، بە کەیفی خۆیان یاری بکەن. ئیمانداران ئەبێ بەرچاو ڕوون بین کەوا بۆی دینەکە لە ناو بچێ. ئەگە دین نەبوو، ئێستا حەملەی ئەوەیە، حەملەی ناموسە، حەملەی ئەوەیە ئەو شەرەفەی کە هەتا لە کەداریکەن، لە ژێر دەست دەریکەن، بیبەن بەو ئاقارەی کە خۆیان گەرەکیانە بە خراپە، خوا پەنامان بدە. ئەو فیترە پاکە و جوانە خوای پەروەردگارە فەرمێ لە قورئانی پیرۆزدا فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها. وتروك أو دين جوانا أو دين راستا أو دين باكا أي محمد عليه الصلاة والسلام بأمتك تشبله أو دين راستا
کە هەڵەی تیان نییە، دوورە لە دەستکاری، دوورە لە دەستکاری مرۆڤەکان دەستکاری ئەو دینە جوانە و شیرینە بکەن. و پاشانش ئەفەرمێ ئەو فیترە جوانەی کە ئیسلام هێناوێتی هەر لە منداڵی وەتا گەورە. و ئەمجا خوای پەروەردگارش ئەفەرمێ لا تەبدیلە لخەلقی الله. سێم خاڵی ترسناک ئەوەی ئێستا گۆڕانکاری مرۆڤەکان. خوای گەورە مرۆڤەکانی چۆن دروست کردووە نابێتەوە دەستکاری ئیشی خوا بکەی. ئەوەیەکێ لە هەرە تاوانە گەورەکانە. ڕەگەزی پیاوە ئێستا ئەبێتە ڕەگەزی نێ، ئەبێتە ڕەگەزی مێ ئەبێتە پیاو. ئەمە ئێستا پەرەی پێدرێ، ڕەگەزبازی، هاوسەزوازی، دۆستایەتی، یەکسانی، ئێتر بە هەرچی ناوێک بێدەینەن بۆ ئەوەی هەمووی یەکسان بێ. یەکسان بێ. پیاوێک ئەمڕۆ پیاوە دوو لە ڕوو جەنابتان بێ ئەدەبی نەبێ سبەی نێژن بێ. دوێنێ ژنە ئەمڕۆ پیاوە. ئەمە مجتەمەعیان گەرەکە ئاوا بۆ نیماندارن، ئەبێ وریابین. ئەیگەڕێتەوە منداڵێک ئەڵێ ئێستا نازانم باوکم کێیە دایکم کێیە لە ئەوروپا، چکە ئەمانە ئیکسپایر بوون لە ئەوروپا، ئێستا دێ بۆ لای ئێمە شتێکی تازە و نوێیە. خەڵکانێکی ئیکسپایر لە کۆمەڵگای ئەوروپا ڕەواجیان نەما دێنەوە بۆ لای ئێمە بۆی ڕەواج دەنە ئەمە. ئەڵێ منداڵێک نازانم باوکم کێیە، نازانم دایکم کێیە. ئەڵێ کاتێ من لە دایک بووم دایکم دایک بوو، بەڵام دوایەوە دایکم جیا بووەوە چوو بۆ لای پیاوێک، چوو بۆ لای ژنێک نەک پیاوێک، بووە پیاو. منداڵێکشی لەو خستەوە. ئێستا لای من ئەو دایکە، لای منداڵەکەی تر ئەو باوکە. ئیمانداران تەماشاکن چیان ئەوێ لە من و تۆ بەرەو کوێ بمان بن و بەرەو چی ئاقارێک بمان بن. ئیماندارانی خۆشەویست، ئەبێ زۆریا بین، خۆمان ماڵمان مناڵمان لەمانە ئاگادار بین، چکە ئێمە هەر نوێژ بکەین ڕۆژوو بگرین ئاگامان لە ژیان نەبێ. جمعەکانش بێی بۆ لای من باسی شتێکت بۆ بکەم کە ئەنەما مامەسا لە دنیا ناژی، ئەبێ ئەو شتانەی خەتەرە من تۆ ئاگادار کەمەوە. ئەوەی چاکە بڵێم وریای ئەمانە بە دەستی پێوە بگرە، وریای ئەمانەش بە وریای خۆت و ماڵ و مناڵت بە نەفەوتێ. بۆی سبەینێ خوا محاسەبەی من کرد، بڵێم خوایە بە جوانی گەیاندم، لە بابەتی قسەم ناکرد خۆم دوور گەرەمەوە، بۆی سرم سەلامەت بێ، بابەتێک بێ ئاوا ئاسان بێ و هیچ نەبێ، بەڵکو بەرچاوی ڕوونی خەڵکی نەکەمەوە کامە ڕاستە و کامە هەڵەیە و وریاژ بن ئەمانە خراپە و ئەمانەش چاکە. ئەمجا فەرمێ خوای پەروەردگار جەلە جەلالوو گۆڕانکاری مەکەن بە تایبەتی گەنجەکان. ئەمڕۆ لوتی بچووکە لوتی گەورەکە، دەمی بچووکە دەمی گەورە ئەکاتەوە، یان گەورەیە بچووکێ کاتەوە، یان برۆی لا ئەدا، یان شێوازەکانی هەمووی مرۆڤ ئەگۆڕێ. ئەوانە هەمووی حرامە لە ئاینی ئیسلامی پیرۆز، بە هیچ شێوەیە دروست نییە. ئیمانداران مسڵمانان وریابن، چکە خوای گەورە چۆن دروستی کردووی، خوای گەورە ئاوا بۆ تۆ چاکی زانیوە وابێ. پەروەردگار شەروا دەفەرمێ ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. ئەو دینە دینێکی بتەوە، دینێکی ڕاستە، دەستی پێوە بگرن مسڵمانان، بەڵام زۆرینەی خەڵکی نازانن ئەمانەی کە لە پێشدا خوای پەروەردگار باسی کرد. منیبین ئیلەی بگەڕێنەوە، پەشیمان بنە، تەوبە بکەن ئەگەر ئەمانەتان کردووە. ئەگەر ئەمانەتان کردووە پەشیمان بن، لەسەر فیترەتی ئیسلام لاتان داوە، پەشیمان بنەوە، سەریع بگەڕێنەوە. ئەگەر شێوازی خۆتان گۆڕیەوە بگەڕێنەوە. ئەگەر وانە بێ واتقوا لەخوا بترسن، وپاشان وأقیموا الصلاة ولا تكونوا من المشركين. نوێژەکانتان بە جوانی ئەنجام بدەن، لە مشریکەکانش مەبن، لەگەڵیانە مەبن. پێغەمبەرگیان عەلەیهی السەلاة وەسەلام ئاگاداری کردینەتەوە هەر لە پێشدا، پێشی زەمان هەموو مرۆڤێ دێتە سەر دنیا لەسەر فیترەت و پاکێتی دێ، لەسەر جوانیەکان دێ. ئیما ئەوەیە ئەفەرمێ كل مولود يولد على الفطرة،
هەموو بەشەرێک لەدایکە بێ لەسەر فیترەتی پاکی و جوانی لەدایکە بێ. بەڵام زۆر جار کاتێک گەورە دەبێ دەوروبەرەکەی لەم حەدیساڵێ باوکو دایکی لە ڕێگا لای ئەبەن ئەیبەن بەرەو شوێنێکی تر. کەواتە ئیمانداران ئەگەر ئێمە وریای مناڵەکانمان نەبین بە بۆنەی ئێمەوە احتیمالەن بشنە سەر ئاینێکی تر. لە چەند کەسێکیان لێبرسی وتی زۆر جار بۆ ئاینی ئیسلامت خۆش ناوێ، وتی لەبەرەوەی ڕەفتاری باوک و دایکم ئەبینم ئیسلامم لە بەرچاو کەوتووە. ئەمانە من باسێکم تۆژینەوە کراوە. وتی بۆ وتی لەبەرەوەی باوکم ئەوەی یان دایکم دوو لە ڕوو جەنابتان بێ ئەدەبی نەبێ. ئەڵێ ئەوەی خوا ئەڵێ ئەیکا لە دەرەوە بەس دێتە ماڵەوە ئەو ئینسانە و مرۆڤە نییە. نوێژ ئەکا بەڵام درۆ ئەکا دوو لە ڕوو جەنابتان بێ ئەدەبی نەبێ. نوێژ ئەکا خیانەتەکە، حەج ئەکا عومرە ئەکا هەموو چاکەکان، بەڵام حاقدە، بەڵام بوختیان چییە، بەڵام زیناکارە دوو لە ڕوو جەنابتە، بەڵام عارەخۆرە، بەڵام قۆڵبڕە، بەڵام دزە. ئەی ئەگەر ئەمە مناڵێکی فیترەتی پاک سێری تۆ بکا کامنی تەواوە. لە ماڵەوە مناڵ تەرکیزەکە ئاکار و ڕەوشتی باوکو دایکی لە بەرچاوێتی دوو لە ڕوو جەنابتان. ئەگەر تۆ لەگەڵ پەیامەکەتا ئەمە هەبێ لە مقابلیش ئەمە بێ، دووری مەگرە و مناڵە سبەی نەبچێتە سەر ئاینێکی تر. هۆکارش تۆی لە فیترەتەکەش لادا. معقول نییە ئافرەتێک داوێن پاک لەچک بەسەر ئابا لەسەر حیجابی تەواو خەرکی عیلاقی ناشەرعی بێ. ئەکرێ؟ ناکرێ. ئەمە لەکوێ ئەوە لەکوێ؟ گەنجێکی جوان ئەم گەنجە نوێژگەرە، نوێژ دەکا، شتەکان جوانەکە، بەڵام ئەبینی عیلاقی ناشەرعیە. پیاوێک خێزانیەیە عیلاقی ناشەرعیە، ژنێک خێزانی پیاویەیە خەریکی عیلاقی ناشەرعیە. ئەمانە ئیماندارن. هەمووی لەکوێ گونجێ؟ لەگەڵ ئەو نوێژ و عیبادەتەی کە دەیکەی تۆ. بۆیە وریا بە. پێغەمبەری خوا پێمان ئەڵێ وریای خۆت بە نەبیتە سەبەبێک وەکارێک کە تۆ وا بکەی مناڵەکەت ماڵەکەت لە دین ڕابکە. نەبینە هۆکار خەڵک لە دین ڕابکە. ئەمڕۆ زۆر مسڵمانەیە لە قیامەتا ڕاتەگرن کۆمەڵی خەڵک دێنن، یەک کۆمەڵ خەڵک دێ، ئەڵێ خوایە ئەمانە چین؟ ئەڵێ ئەمانە هەمووی بە بۆنەی تۆوە دینداریان نەکرد. خوایە من بۆ لەبەرەی قسەت زبر بوو، لەبەرەوەی دەمچاوت گرش بوو، قسەی ڕقتە کرد، معدل خەڵکە نار بۆ جەهەنم، وازانی باشترین تۆیە، ئەم ئیسلامار بۆ تۆ کراوە، دیندار لەسەر زەویدا هەر تۆی، هەر تۆ عیبادەتی ئەو خوایە کەی تر کەس نایکا. تۆ بووی توای خەوات کرد کە خەڵک ڕاکا لە دین. خوا عقابی ئەو چەدا ها وریا بە ئیماندارە. عقابی ئەمە چەدا؟ بە بۆنەی تۆوە کەسێک سنەتێ نەکات تۆ گوناحباری، بە بۆنەی تۆوە فەرزێ نەکات تۆ گوناحباری. ئیماندارانی خۆشەویست، پێغەمبەری خوا فەرمی حەدیسی قودسیە، خوای گەورە فەرمی ئەڵێ من بەندەکانم دروست کردووە حونەفا كلهم هەمویان لەسەر فیترەتی پاکی، بەڵام وئینەهم ئەتەوهم الشەیاطین کۆمەڵێ شەیطان دێن لەسەر ئەم فیترەتە پاکە لایەن دەدەن. شەیطانی چی؟ ڕازگۆ و شەیطانی مرۆڤەکان. ئەمڕۆ شەیطان پاڵی داوەتەوە مسڵمانان، شەیطانی ئینسان زۆرە. ئەها بە شارەکانە سوڕێنەوە، ئەها لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان چی دەڵێن؟ نە حەیا دوو لە ڕوو جەنابتە، نە ئابروو، نە شەرەف، هیچ سڵیان لێ ناکەن، نە خوا نە پێغەمبەر، هەموو شتێ بێ بە دڵیان نادەڵێن. ئەڵێن با پیاو لە پیاو مارە بکرێ قەیچەک، ژن لە ژن مارە بکرێ قەیچەک. دێتە سەر شاشەیەک باسی عەورەتی پیاو دەکا، باسی عەورەتی ژن دەکا. ئاساییە لای، چونکە ئەمە حەیا نەما دوو لە ڕوو جەنابتان، وەک پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسی حەیای نەماوە تەواو فەصنع ما شئت، وازی لە بێن هەموو شتێ دەکا. بەڵام ئەمانە ئەبێ ئێمەی مسڵمان پێیان بڵێین نەخێر بەداخا بمرن. ئێمە لەسەر ئەو فیرەتە پاکەین، نە خۆمان نە ماڵمان نە مناڵمان لا نادەین لەو فیرەتە پاک. ئەنێ چەندێ پارەتان هەڕشاندووە سێوەنێ هەڕشێنن لا نادەین. فطرەتێکی با بتەقێن لە داخە، با ئەوان زیاتر دڵیان بتەقێ، ئەوەی چاکەیە هەڵمەت بەرن، ئەوەی باشە
گەورەی کرد هەر پرۆژەیە چاکە گەورەی کرد مزگەوتەکان قەڵەباڵغ کرد لە خێر و سەدەقا دەستان هەبێ ئەگەر 50 دینارە ئەگەر 250 دینارە لە چاکە تا هەمووتان مەوجود بن هەر کۆڕێ چاکە زیاتر بە پرۆژ بڕۆن بۆیی با قەڵەباڵغ دەرکەوێ با ئەوان زیاتر بتەقێن بەشکەم هەمویان جەڵدە لێیاندا ببرن لە داخە ئەو ئیسلامە کە دینی فطرەت و پاکێتیە ئەو هاتووە ئیسلامە فطرەت و پاکێتیە لە ناو بدا ئەی چۆنە بێ من و تۆی موسڵمان قبولکەین قبولمان کرد نە صاحبی مناڵە بین نە صاحبی ژن دەبین نە صاحبی حیشت نامێنینەوە بە تاقی کەی نادەمێنینەوە ئەمە حەملەیە کە ئیماندارە نەبێ هەمومان وریابین بۆ خۆمان باشە پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام جبریل هات بۆ لای 2 گڵاسی پێدا 2 گڵاسێک شیر گڵاسی عەرەق پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام گڵاسە شیرەکەی هەڵبژارد جبریل پێی فەرموو ئومەتەکەت فیترەتی هەڵبژاردووە ئومەتی تۆ لەسەر پاکێتی دەڕۆن و پاکش دەبن و بەردەوامش دەبن کەواتە ئێمە ئومەتین بالا نەدەین وریابن ئیماندارن هاوردوومانە و بیبین بەو ڕێگە جوانە و شیرینەی کەوتراوە ئەگەر وانە بین موسڵمانە بەڕێزەکە ئەمەی ئێستا دەستی پێدراوە جەندەر هاوڕەگەزبازی ئەمە گوناحێکە ئاسمان و زەوی ئەداتە یەک وەڵڵاهی هەموومان سەرمان لە سوژدەدا بێ ئەمە بەربڵاو بێ لە ناوماندا تەشە بکاتەوە بڵاو بێتەوە بەو خوایە نوێژەکانش فریامان ناکەوێت چاکەکانش چونکە لە قورئانە تۆمار کراوە بڕۆن بخوێننەوە قەومی لۆط وەگەلانی تر خوای گەورە ئاسمان و زەوی دا بە یەکە هەر ئاسمانی بەرز کردەوە بۆ ئاسمان و ئاسمانشی هێنا بە یەکە و هەڵە و دیمی کرد بە زەویا بردی یەکێ لە گوناحارە گەورەکان ئەفعالی قەومی لوط ئەمانەی کە ئێستا ئیدعایە و بانگەشەی بۆ دەکرێ هەر گەلێ قەومێ تەسلیمی بێ چاوەڕێی سزای خوا بێ وریابن ئیماندارن ئەبێ ئێمە هەموومان وديابين ولوطا إذ قال لقومه أتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين لوط عليه السلام وتي بقلكي أي قوم أي قل گوناح و تاوانێکتان هێناوە لەسەر زەویدان نییە بەرپای دەکەن ئەمجا خوای پەروەردگار دوایەوە هەر بەردەوام بوون گوێیان لە پێغەمبەرەکەیان نەگرت خوای گەورە عەزابیدان خوای گەورە لە ناویاندان ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست فأخذتهم الصيحة مشرقين خوای پەروەردگار فجعلها عاليها سافلها وأمطرنا عليهم حجارة من سجيل كأسمان بو زي بو أسمان وأسمانش بردباري هموميان بمش غزبي خوايك جالنا وچو مسلمان عزيز كانوا مسلمان بريز كان بيوريابين أولاتاني بانغشة دكن بو أما يكي لو أنا ولاتي ألمانيا بانغشة دكا بو أما فانا یەکسانی نێوان پیا و ژن یەکسانی تەسامح هەموو شتەکان ناوی دەنن بەڵای لە پاڵیدا یاسای جەندەر یاسای ئەو یاساکانی تر کە هەیە هەمووی ئەمانە خزمەت بە مرۆڤ ناکە نەک بە ئیسلام و موسڵمان حەب بە مرۆڤ ناکە ئەمانە چونکە هەر کەس ئێمە بەرپا بکە خوا پەنامامدا لەناوە چێت ئەڵێ لەو وڵاتەدا ساڵانە پارە و تەخمیمی بۆکەن لە وڵات چەندەها پارە تەخمیمەکەن بۆ ئەمە بۆی پەرەی پێ بدەن ئەڵێ هەموو ڕۆژێک 2 هەتا 3 هەر ڕۆژێک 2 ئافرەت هەتا 3 ئافرەت خۆی دەکوژێ هەر لە ئەڵمانیا بڕۆ حسایی بکە مافی ئەوە کە ئەڵێن مافی ئافرەت زۆر پێشکەوتووە لە ئەڵمانیا وایە هەموو ڕۆژێک 2 ئافرەت یان 3 ئافرەت خۆی دەکوژێ ئینتیحارەکە ئەگەر مافی دراوە بۆ ئینتیحارەکە یعنی کەواتە گشتی بانگەشە یانە ڕاستی تیانێ دوو لە ڕوو جەنابتان کۆتایی دێنم بەو قیسەیەی یەکێ لە ڕەبیعی کوڕی عامر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ
کە ئیمامی عومەر لە زمانی ئیمامی عومەردا ناردی بۆ لای وڵاتی فارسەکان کەوتی موسڵمان بن. ئەو شوتی پێی قایدی فورس وتی بۆچی هاتووی تۆ؟ داوای چیمان لێ ئەەکەی؟ بەم سەحابەی پێغەمبەریان تابیعی کە ئیمامی عومەر ناردوێتی. ئەوش فەرمووی ئێمە هاتووم داوات لێ دەکەم بۆ ئەوەی لنخرج من شاء من عباد العباد، هاتوومە بۆی دەربچن لە کۆیلایەتی بۆ بەندە، یعنی تۆ مرۆڤی بەندایەتی نەکەی بۆ بەندەی خوا، بەڵکوم هاتووە بەندەیەک بە بەندایەتی بۆ خوای بەندە بکە. ئەمجا فەرمووی هاتوومە لە دڵتەنگی دەرتان کەم بتان بەم بۆ سەعادەت بۆ خۆشبەختی، هاتووین بۆی لە جواری ئەدیانەکان دینەکان کە دەستکاری کراون بتان بەم بۆ دینە پاکەی دەستکاری نەکراوە و عەدالەتی بەرپایە، هاتوومە بۆی بتان بەم بۆ ڕەوشتە جوانەکەیم ئیسلامە، بۆ ئەخلاق و ڕەوشت و فیترەتی پاک و جوان. هەر کەسێ لەگەڵمانە بێ بێتە سەر ئەم دینە و ئەم ئیسلامە ئەمەی دەستەکەوی، ئەوەی نەبێ ئەوە ئەو کاتە خۆی دەبینێتەوە کە تێدەکەوێت. خوای گەورە ڕەحمەت لێ بکە و عاقیبەت خێرمان